بەداخەوە ئێمەی باوەڕدار بەڕاستی ئەو ڕەحم و بەزەیەی ئەو وەفا و خۆشەویستیەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئێمە هەی بووە ئێمە نیمانە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. چونکە بەڕاستی قسەکانمان، کردارەکانمان، ڕەفتارەکانمان، ژنەکان و کچەکان و خێزانەکانمان لە بازاڕدا، لەناو ئاهەنگەکانە، لە شوێنە گشتیەکان و زانکۆ و قوتابخانەکانە دەیسەلمێنن کە ئێمە بەڕاستی بێوەفاین بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بەمان. بەداخەوە ئایا ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئایا دینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سافیرەی و قژڕوتی و سنگڕوتی تایە؟ ئایا شوێنکەوتووی محەممەد صلی الله عليه وسلم دەبێ خێزانەکەی سافیرە بێ؟ ئەمە وەفای ئێمەی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. لە حەدیثێکی صحیح مسلم داهاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم من خۆزگە دەخوازم، ئاواتە خوازم بگەم بە براکانم. وتیان سەحابەکان ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە برای تۆ نین؟ فەرمووی ئێوە هاوڕێی منن، ئێوە سەحابەن واتە هاوڵ و هاوڕێی منن. براکانم ئەوانن کە لە دوای منەوە دێن و منیان نەبینیوە، من بیری ئەوان دەکەم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بیری ئێمەی بێوەفا دەکات، بیری ئێمەی یاخی دەکات، بیری ئێمەی ئیمان ضەعیف دەکات. کوا وەفای ئێمە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم؟ خوا ئێمە ئەوە بیری پێغەمبەری خوا دەکەین صلی الله عليه وسلم ئاواتم ئەوەی بگەم بە براکانم ئەوانەی کە لە دوای منەوە دیێن و منیان نەبینی و منیش ئەوانم نەبینیوە. کوا وەفای ئێمە؟ خوشکە بەڕێزەکەم کوا وەفاکەت بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم؟ بەڕاستی کۆمەڵگایەکین زۆر دوورین لە ئیسلامەوە، زۆر بەمان. بڕۆ بازاڕەکان دەبینیت، لە زانکۆکان دەبینیت ئیسلام زۆر کز بووە، زۆر ضەعیف بووە. بەداخەوە بەڕاستی ئێمە ئومەتێکین وەفامان نییە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، زۆر بەمان. بەدەم دەڵێین خۆشمان دەوێ، بەڵام بەکردەوە زۆر جار سەرپێچی فەرمانی پێغەمبەری خوا دەکەین صلی الله عليه وسلم. خێزانەکانمان، کچەکانمان، کوڕەکانمان سەرپێچی فەرمانی پێغەمبەری خوا دەکەن صلی الله عليه وسلم. ئەو گوێڕایەڵێمان نییە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە پێویستە هەمان بێت، نیمانە. کوا خوشکە بەڕێزەکانم، ئایا ئێوە شوێنکەوتوی عایشەن؟ ئایا ئێوە شوێنکەوتوی فاتیمەن ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ؟ ئایا ئێوە شوێنکەوتوی خێزانەکانی پێغەمبەری خوان صلی الله عليه وسلم؟ ئایا ئێوە شوێنکەوتوی خێزانەکان و ئافرەتانی سەحابەن؟ پیاوانی بەڕێز ئێوە شوێنکەوتوی سەحابەن، خێزانەکانتان سافیرەیە؟ بەم ڕەمەزانە لە بازاڕەکانە خەڵک تووشی گوناه و تاوان دەکەن؟ کوانێ وەفای ئێمە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم؟ کوا ڕەحم و بەزەیمان بۆ قەبر و قیامەتی خۆمان هەیە؟ وەڵای دڵ حسابە، وەڵای بەس وانییە، وەڵای ئەگەر دڵ حساب وایە ئێستا ئێوە پێویست نەک لێران نوێشکن لە ماڵ دانیشتیان تەواو دڵ حسابە. شتی وا لە دینە نییە، ئەمە قسەی شەیطانە. تەنها دڵ حساب نییە، خوا سەیری دڵ و کردەوەکانیشت دەکات. کوا وەفای ئێمە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم؟ لە حەدیثێکی صحیح جامع سەغیرە هاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم کە زۆر بە وەفایە بەرامبەر بە ئێمە، ئێمە زۆر بێوەفاین بەرامبەر بە ئەو زۆر بەمان. کەمێکمانەیە وەفامان هەبێت، کەمێکمانەیە خۆشەویستی ڕاستەقینەمان بۆ پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم. دەفەرمێت خوای گەورە و میهرەبان 70000 کەسی لە ئومەتەکەم پێبەخشیم چۆن بەوەی بەبێ محاسەبە و عەزاب بڕۆنە بەهەشت. ئەمە دیاریکی خوای گەورەیە بۆ من. 70000 لە ئومەتەکەم دەڕواتە بەهەشتەوە بەبێ محاسەبە، هیچ محاسەبەیەکیان لەسەر نییە. دەی خوای گیان و کەسانەمان بگێڕی، بەڵام دەبێ هەوڵێکیش بدەین، دەبێ خۆشمان ماندوو بکەین. 70000
بەڵام تەماشای ڕەحمی پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وسلم، تەماشای وەفای پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وسلم بۆ ئێمەی بێوەفا، بۆ ئێمەی یاخی، بۆ ئێمە ئیمان ضعیف. تەماشای پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وسلم. دەفەرمێ داوام کرد لە خوای گەورە، وتم خوایان ئەو ڕێژەیەمان بۆ زیاد بکە، 7,000 کەمە. خوایان ئومەتەکەم حەز ناکەم بڕاتە داواگرەوە، بۆی خوایان 70 بە من بەخشیوە 7,000، ئەو 7,000م بۆ زیاد بکە، با زیاتر لە ئومەتەکەم بڕاتە بەهەشتەوە. ئەو ئومەتە بێوەفایی کە ئەمڕۆ دەیبینیم کوا ڕواڵەتی ئیسلام بەدەم و چاو و بە جلوبەرگمانەوە دیار نییە. سەحابەی وا هەبووە ڕیشی نەبوو، هەر ڕیشی نەبوو، یعنی ڕیشی دەرنەهاتوو. بەڵێ یەک لە سەحابەکان ئیمامی عومەرە دەیفەرموو ئەگەر لە بازاڕ ڕیش هەبووە ڕیشێکم بۆ تەکری بۆی بەبێ ڕیش نەتبینم. سەیری ئەو مەکە کەسانێکی دایانێ و ڕیش ناشرینکەن و ئیسلام ناشرینکەن. ئینسانێک لە خوا بترسێ مێرولەیەک ناکوژێ، ئەوانە لە خوا ناترسن کە ئەو ئیشە خراپانە دەکەن. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت داوام کرد لە خوای گەورە، خوایان ئەو 7,000م بۆ زیاد کە، با ڕێژەکە زیاتر بێ، ژمارەکە زیاتر بێ. خوای گەورە پێمی بەخشی، فەرمووی ئەی محەممەد صلی الله عليه وسلم، من وعدم داوە 7,000 لە ئومەتەکەت بەبێ محاسبە و لێپرسینەوە بەبێ عەزابیان خەمە بەهەشتەوە. یا ڕەبی خوا لەو کەسانەمان بگێڕی، ئامین. بەڵێ زیاتریش مادەم داوای زیاتر دەکەی بۆ ئومەتەکەت، ئەوە من زیاتریشت پێ دەبەخشم. هەر یەکێک لەو 7,000 7,000 نەفەر، هەر یەکێک لەو 7,000 کەس لەگەڵیان دەڕاتە بەهەشت، هەر نەفەرێکی. واتە ئەگەر لێکی بدەیتەوە 4 ملیار و 900 ملیۆن، 4 ملیار لەگەڵ 900 ملیۆن خەڵک لەم ئومەتە بەبێ محاسبە و عەزاب دەڕاتە بەهەشت. تەماشا ڕەحمی پێغەمبەری خوا کە صلی الله عليه وسلم. داواکە لە خوای گەورە ڕێژەکەمان بۆ زیاد کە بۆ ئێمە بێوەفا. ئەمە بێوەفایی نییە دوای مانگی ڕەمەزان ئاگامان لە قورئان و لە ئیسلام و لە نوێژی جەماعەت نامێنێ. ئەمە بێوەفایی نییە دوسێ ڕۆژتر جەژنە و خێزانەکانمان بە قژی ڕوت و قژی ئاوا لێ کردوخێنە پێشی سیارەوە، ماڵ بە ماڵی پێ دەکەین و خەڵکی دەیبینێ. چەند خۆشە ئینسان بە غیرەت بێت، چەند خۆشە ئینسان ئیماندار و بە حەیا و بە شەرم بێت، چەند خۆشە ئینسان بە وەفا بێ بەرامبەر بە ئەو کەسەی کە لە هەموو کەسێ دڵسۆزترە بۆی کە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. خوا فەرزی کرد خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کچەکانی کچی ئیمانداران و سەحابە خۆیان داپۆشن. خێرە هینەکەی تۆ سافیرەیە، بۆ هینەکەی تۆ لەوان مبارەکتر و پاکترە. کوا وەفای ئێوە؟ ئەی ئەو کەسانێک کە سافیرن و ئەی ئەو پیاوانێک کە خۆتان بە نێر دەزانن. بەسە ڕۆژێک دێت دەڕۆیتە ناو عەرزێکەوە، ناو گۆڕێکی تەنگ و تاریکەوە، محاسبە دەکرێت لەسەر خێزانەکەت کە سافیری کە خۆت هەموو شتێکی بۆ کڕی بۆی سافیرە بێت. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەفاکەی ئەوەیە کە داواکە لە خوای گەورە 7,000ەکە زیاد کە بۆی خوای گەورە بۆی زیاد دەکا. هەر نەفرێک لەوانە 7,000 لەگەڵایە کەواتە 4 ملیار و 900 ملیۆن لە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم دەڕۆنە بەهەشتەوە بەبێ محاسبە و عەزاب. خوای لەو کەسانەمان بگێڕی یا ڕەبی. ئایا دەزانین ئێمە ئومەتێک و کۆمەڵگایەکی بێوەفا و بێڕەحمین بێبەزەین بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بەمان؟ کوا وەفای ئێمە؟ کوا وەفای ئێمە بۆ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم؟ لە حەدیثێکی صحیح بوخاری مسلم داهاتووە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ناو سەحابەکان دانیشتبوو لە ناو هاوڵان، ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت. ئەو هاوڵانەی کە هیچیان ژنەکەیان سافیرە نەبوو، خوش فەرمووی لێتان ڕازیم چونکە شایەنیان بوو، شایەن بەخوا شایەنی بەهەشت بوونەوەن، بەخوا شایەنی بەهەشت بوون. هەر کەسێکی شوێنی ئەوان بکەوێت تەنها ئەوە شایەنی بەهەشت. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بە سەحابە و هاوڵانی فەرموو ئایا ڕازی دەبن ئێوە چواریەکی بەهەشت بن؟ واتە لە 4 بەشە لەو بەشانەی کە خەڵک دەچێتە بەهەشتەوە بەشێکی ئێوە بن. وتمان بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم.
فەرمووی ئایا ڕازی نابن کە ئێوە سەیەکی بەهەشت بن؟ واتە بەهەشت چەند کەسی تایە؟ یعنی بەشێکی ئێوە بن، دوو بەشی خەڵکی تر بێ، سەیەک. فەرموویان بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەوە ڕازین سەیەکی بەهەشت بین. فەرمووی ئومێدم وایە سوێن بەو خوایە کە گیانی محەممەدی بەدەستە صلی الله علیه وسلم، ئومێدم وایە کە ئینشاءالله ئێوە ئەن تەکونە نصف ئەهلی الجەنە. الله ئەکبەر. ئومێدم وایە ئینشاءالله نیوەی ئەهلی بەهەشت ئێوە بن، واتە ئەگەر دوو نەفەر لە بەهەشتا بێن نەفەرێکی ئومەتی محەممەد صلی الله علیه وسلم. ئەمە ڕەحمی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، ئەمە وەفاکەیەتی، ئەمە دڵسۆزیەکەیەتی بۆ ئێمە. بەڵام کۆ ئێمە واین؟ ئێمە دەڵین ئەوە پێغەمبەری خوا وا فەرمیێ صلی الله علیه وسلم، مام حاجی کاک فڵان، بابەگیا بە ئێمە تەطبیق ناکرێ، ئەمە ئیسلامە، من نایکەم، دڵم حسابە، خوشکم خۆت داپۆشە. نا بەخوا ناکرێ. مانگی ڕەمەزان لە ڕۆژی دووەم و سێیەم و لەچکێ دەکاتە سەری نیوەی هەنێ قژی بە دەرەوەیە وردەوە دە سوبحان لەچکەکە ئەکاتە هەفتەی دەڕۆژ دێتە ناو ملیەوە، دوای لە ملیشی ملئوب مل پێچێ فڕێدا و تاو لەچک لەما تاو کۆتایی پێهات. لەچک بۆ مانگی ڕەمەزانە؟ بەس مانگی ڕەمەزان حرامە سافی دەبی؟ نا وەڵڵا 12 مانگە حرامە، پەیوەندی بە مانگی ڕەمەزانەوە نییە حیجاب و خۆ داپۆشینە. جا ئەگەر خۆشەویستیت بۆ پێغەمبەری خوا هەیە صلی الله علیه وسلم، ئەگەر وەفات بۆی هەیە، ئەگەر حەزەکەی بڕۆیتە بەهەشتەوە لەگەڵ کۆمەڵە کەسێکا بی کە خێزانەکانیان سافیرە نەبوو، تۆش با خێزانەکە تۆکەوان بێ، کچەکە تۆکەوان بێ، لە خوا بترسە، تەقوای خوا بکەن. ئومێدم وایە کە نیوەی ئەهلی بەهەشت ئێوە بن. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم، دەکوا وەفای ئێمە با وەفا بین، بێوەفا نەبین، چونکە بێوەفا بووین بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، بەرامبەر بەو ئیسلامە دڵنیا بەخوا تۆڵەمان لێ دەکات. یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، یا ڕەب العالەمین، ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ئەگەر تەماشای کۆمەڵگای ئێمە بکەی لە بازاڕەکان، لە شوێنە گشتیەکان، لە زانکۆکان، لە ئاهەنگەکان، ئێستا کەسەیە ئەڵەی کوڕێکی شیرین و مناڵێکی شیرینی مردووە نەورۆزە و ناتوانێت بڕابەوەی ڕەمەزانە بڕا سەفرە بکە خۆی بادات. خوا سەبریتان بدات، ئەو کەسانی کە ئابوو ئەوە عەقلێتانە، خوا هیدایەتان بدات. حەزێ کرد ئێستا هەڵپەڕیایە لە مزگەوت نەبوایە، لەو دەشتە وایە ژنەکەشی ئاوا قژی بادایە بەداخەوە. زۆر بێوەفاین بەرامبەر بەو ئیسلامە، بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. زۆر بەمان سەحابە لە مزگەوتان نوێژی جەماعەتیان کرد، کوای ئێمە لە مزگەوت نوێژ جەماعەتەکەین. لە کاتی ڕەمەزانە ڕۆژی دووەم و سێوەم چوارەم تەراویح قەڵەباڵغە دوای ناگاتە یەک هەفتە 4-5 ڕیز 7 ڕیز کەمەکە، مزگەوت نیوە دێ بەرەو خوارد لە نیوە کەمتریشە بێتەوە، یعنی بەس تەنیا دەزێ ڕۆژ دێ بە تەراویح. ئەی دوایەوە ئێمە کۆمەڵگایەکین زۆر بێوەفاین، زۆر بێڕەحمین بەرامبەر خۆمان و بەرامبەر بە ئەم ئیسلامە پیرۆزە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا هاتووە، دوو ئاەتی خوێنایەوە، زۆر گریە، دەستی بەرز کردەوە، فەرمی اللهم أمتي أمتي. فەرمووی خوایە گیان ئومەتەکەم، خوایە ڕەحم بە ئومەتەکەم بکە، خوایە سزایان مەدە، بە گریانەوە دوعای خێر بۆ ئێمە دەکات، ئێمەی بێوەفا، ئێمەی ناملتەزیم بەم دینی ئیسلامەوە. خوایە گیان ئومەتەکەم ئومەتەکەم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە دەگری و دوعای خێر بۆ ئەم ئومەتە دەکا کە ئەمڕۆ دەیبینین چەندێ ڕەفتاریان جیاوازە لەگەڵ ئەم ئیسلامەدا، ئەو بۆ ئێمە گریا، ئێمەش حسابی بۆ ناکەین و بە قسەی ناکەین. خوای گەورە جوبرەئیل دەنێرێت، سەلامی خوای لەسەر بێ، بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، لە ئاسمانەوە دێتە خوارەوە. خوای گەورە دەفەرمێ ئەی جوبرەئیل
من عالمم دەزانم محەممەد صلی الله عليه وسلم بۆچی دەگری بڕۆ پرسیاری لێ بکە خوای گەورە عالمە بزانە بۆچی دەگری گریانەکەی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم کە زۆر لە دایک و باوک و لە هەموو کەسمان بەڕەحمترە بۆچی بۆ ئومەتەکەی دەگری خوای گەورە عالمە جوبرائیل دێتە خوارەوە سەلامی خوای لەسەر بێ پێی دەفەرمی ئەی محەممەد صلی الله عليه وسلم خوای گەورە عالم و زانایە منی ناردووە بۆ لای تۆ بۆچی دەگریت ئەوش دەفەرمیەوە ئومەتەکەم ئەگریم ئومەتەکەم بڕاتە ناو ئاگرەوە کوا ئێمە وەفامان هەیە کوا سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جێبەجێ دەکەین دەڵێن کاکە ئەمە سونەت مادەم سونەتە پێواسی لێ بن تەواو پێویست ناکا بیکەم ئاوا شوێنی پێغەمبەری خوا دەکەوێت صلی الله عليه وسلم ئەمە وەفای تۆیە ئەمە ڕەحمی تۆیە بۆ ئەو کەسێک کە گریاوە بۆ تۆ خوای گەورە کە جوبرائیل نادووە سەلامی خوا لەسەر بێ ئەمجا جوبرائیل دەگەڕێتەوە بۆ لای خوای گەورە دەفەرمی خوا ئەگەر خۆت ئاگاداری بۆچی دەگری خوای گەورە دەفەرمی بڕۆ دووبارە بۆ لای محەممەد صلی الله عليه وسلم دابەزە بۆ سەر زەوی پێی بڵێ ئێمە ئەوەی کە تۆ پێت خۆش بێ بۆ ئومەتەکەت ئەوەت بۆ دەکەین شتێک ناکەین کە پێت ناخۆش بێت واتە دڵت ڕازی دەکەین ئەی محەممەد صلی الله عليه وسلم مەگری بۆ ئومەتەکەت ئەوەی کە تۆ دەتەوێت بۆیان دەکەین ئەو وەفای پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم بۆ ئێمە کە نەمانی بینیوە بەڵام ئێمە حەدیسەکانی لەناو خۆماندایە جێبەجێ ناکەین ئەو قورئانە دابەزێتە خوارەوە نایخوێنینەوە ئەگەر مانگی ڕەمەزان تۆزێکی لێ بخوێن دوایەوە تاو کۆتە یانزە مانگی دەبی پێچەرەوە تاو ئێتر کاتی گۆرانی فلیمە تاو ڕەمەزان تاو فرسەتە بۆ ئەگەر ڕەمەزان تاوا بوو هەموو شتی حەڵاڵە بێ حەرام حەڵاڵە بێ ناوەڵڵا جا بۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بەڕەحم بوو بە وەفا بوو بەرامبەر بە ئێمە ئێمەش بەڕاستی زۆر بەمان بە کرداری خۆمان و ماڵ و مناڵ و دەوروبەرمان زۆر بێوەفاین بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردەوەکانمان شایەت ڕۆژانە سەتەها مخالەفەی خۆ پێغەمبەری خوا دەکەین صلی الله عليه وسلم گوێشمان پێی نییە خۆشەویستان ئێمە ئەو ڕەحم و بەزەیەمان نییە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئێمە هەیەی ئەو وەفایەمان نییە ئەو خەمخۆرێمان نییە ئەو دڵسۆزێمان نییە چونکە کردەوەکانمان شایەتە لەسەرەوە دوای نوێژ بڕۆ بە بازاڕ بزانە ئەو خەڵکە چۆنە لە بازاڕە ئەو خەریکی غەشە ئەو خەریکی درۆیە حاشەزی ئەو فیەڵەکە لەوە دادەم لێوە سەری لێ ڕوت کردووە سینگی لێ ڕوت کردووە تەواو ئەیتر ئەو وەفای ئێمە بۆ ئەم ئیسلامە جوانە کە لە ڕۆژی قیامەتە لی بە پرسیارین لەناو قەبرەکەدا لە دوای مردنت پێت دەوترێ چی دینێکت هەبووە دەڵێ ئیسلام و لەلاو سافیرە بوویتە مەکە ئیسلام ئاوایە ئیسلام سافیرەیە دینم ئیسلام بۆ نوێژ ناکەم شتیوان نییە نایخوات بەخوا ناتوانی جواب دەیتەوە بەخوا لە دنیادا ڕێگای خوات نەگرتە بێ لاڵ دەبیت پەنا بەخوای گەورە کە ئینسانی جوابی قەبری نەدایە پرسیاری ناو گۆڕ ئیتر هەموو نەکبەتی و نەهامەتی و ناخۆشی دەست پێکەت کەواتە خۆت ئامادەکە خوشکم بەخوا نەڵێ سیاری ناو سیارەیە جوانە متاو نامرم سیارەکەم بایەوەنە دەفتەرە بەخوا یەک شرکە تەمەنە درێژ ناوێ برای بەڕێزم خوشکی بەڕێزم بەخوا لەیرە بی و لە ئەوروپابی یەک شرکە یەک سانی تەمەنە درێژ و کورت نابێت ئیتر سەری خۆت مەیەشێنە پۆز لێمەدە بەسەر زەویە وا نەزانی کە پارەت هەبوو نامریت نا خەڵک زۆر مرد لە پێشتەوە کە زۆر زۆرتر دەوڵەمەندتر بوو خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاریدا دەفەرمێ نمونەی من و نمونەی خەڵک نمونەی من و نمونەی ئێوە وەک چی وایە نمونەی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لەگەڵ نمونەی ئومەتەکەی ئەفەرمێ وەکو پیاوێک وایە ئاگرێکی هەڵگیرسان دەبێت ئاگرێکی خۆش کرد بێ پیاوێک لە شوێنێکە ئاگر خۆش دەکات لە شەوێکی تاریکە کاتێکم ئاگرە دەکاتەوە دەوروبەری ئەو ئاگرە ڕووناک دەبێتەوە نمونەیەکە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بۆ ئێمەی دەهێنێتەوە کاتی ئەم پیاوە ئاگرێکی هەڵگیرسان خۆشی کرد دەوروبەری ئەم ئاگرە ڕووناک دەبێتەوە بەهۆی ئاگرەکەوە ئەمجا دەفەرمێ کۆمەڵە مێش و پەپولە و کۆمەڵە جڕ و جانەوەرێک خۆیان هەوڵە دەن بچن ناو ئاگرەکەەوە چکە کاتێکە شتێک دانی ئاگرێت چرایە شتێک هەندێک
گیان لەبەر هەیە خۆیان نزیک دەکەنەوە، هەندێکیان دەسووتێن. ئەفەرمێ ئەو گیان لەبەرانە هەمویان لە هەموو لایەکەوە هەوڵەدەن بێن بۆ لای ئاگرەکە و ڕۆشنایەکە، بۆ لای ڕووناکیەکە، بەڵام ئەم پیاوەش بەردەوام دووریان دەخاتەوە بۆی نەسووتێن نایاڵێ نزیک ببنەوە، دووریان دەخاتەوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم منیش پشتیوانی ئێوەم گرتووە، ئەتانەوێ بڕۆ ناو ئاگرەکە ڕاتانە کێشم، بەڵام خۆتان دەربازەکەن خۆتان خە ناو ئاگرە. پێتان دەڵێم نوێژ بکەن، خۆتان دەربازەکەنە دەستی بن و خۆتان خە ناو ئاگرەوە نوێژ ناکەن. پێتان دەڵێم سافیرە مەبن، سافیرە دەبن و ڕادەکەن و خۆتان خە ناو ئاگرەوە. پێتان دەڵێم زینا مەکەن، دەیکەن و دەڕۆ ناو ئاگرەوە. پێتان دەڵێم مەشروب مەخۆن و دەیخۆن و دەڕۆ ناو ئاگرەوە. من دەتان گرم، چۆن دەڵێ پشتوێنەکەتان دەگرم بۆی نەڕۆن، جلەکانتان دەگرم، بەڵام ئێوە هەر دەتانێت خۆتان فرەدە ناو ئاگرەوە. ئەو کاتە دەفەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو پیاوە هەرچەندێک هەوڵەدان ناتوانێت ئەو هەموو گیان لەبەرە لەو ئاگرە ڕزگارکە. کۆمەڵێک لەو گیان لەبەران زاڵ ئەبن بەسەر پیاوەکە ئەڕۆ ناو ئاگرەکەەوە. کۆمەڵێکیش لە ئێوە هەیە هەرچەندێ هەوڵە دەم و ڕای ئەکێشم، خۆی دەرباز ئەکا لە دەستی من و ڕاتە ناو ئاگری دۆزەخ. ئەوە ڕەحمی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. ئەو وەفاکەیەتی بۆ ئێمە پێتان دەڵێ ئەمە بۆ ئاگرتان نەبێت. چەند جا باسمان کردەوە ئافرەتی سافیر ئەگەر بمرێت تۆ بۆ نەکات بۆ ناو ئاگر دەڕات، هەڕەشەی ئاگری لێکراوە، ئەی بۆ ژنەکەت داناپۆشی. دەسەڵات و بەسەریان نییە؟ تۆ لەگەڵ کەسێک ئەژیت کە خوا ناناسێ، ترسی خوا لە دڵیان نییە؟ تەقوای خوا بکەن، وەفاتان هەبێ بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەمە وەفای پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم بە کورتی لە دنیادا. ئەی لە قیامەت وەفای بۆ ئێمە چۆنە؟ بۆ ئێمە بێوەفا، بۆ ئێمەی لار و لێر، بۆ ئێمەی یاخی، بۆ ئێمەی بێڕەحم بەرامبەر بەم ئیسلامە. چونکە ئەکاونتەکانمان بەڵگەی لەسەرەوەی کە ئێمە زۆرێکمان خۆشەویستیمان بەم ئیسلامە نییە. کوا هەیە پێی ئەی بە قورئانێ دابەزێنێ، وتارێک دابەزێنێ، بابەتێکی ئاینی دابەزێنێ، نا تەنها شتی بێمەعنا، شتی دنیایی. پێی ئەی بە ئەڵڵاهو ئەکبەرێ بنووسێ، ئەڵێ با لەسەرم نەکەوێ. هەر دەمریت بەخوا، هەر مەیکە هەر دەمریت، لەدەست مردن ڕزگاربوونت نییە. هەر ڕێگای خوا مەگرە، دڵنیا بە ڕۆژێک لە ناو گۆڕەکەتدا باجێی ئەو هەموو تاوان و خراپەیە دەدەی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاریدا هاتووە، ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە کاتێککە خەڵکی دەڕۆنە لای ئادەم، نوح، ئیبراهیم، موسا، عیسا سەلامی خوایان لەسەر بێ، بۆی شەفاعەت بۆ ئەو خەڵکە بکەن لە ساحەی مەحشەردا، هەموویان دەڵێن ئێمە ناتوانین، ئەمڕۆ خوا زۆر تووڕەیە. یعنی ئەم پێغەمبەرانە سەلامی خوایان لەسەر بێ هەموویان دەڵێن خوا ئەوەندە تووڕەیە، قەت ئەوەندە تووڕە نەبووە، قەتیش ئەوەندە تووڕە نابێ. بەخوا ئێمە لە ڕوومان نایەتین لای خوای گەورە شەفاعەت بکەین، لە ڕوومان نایە. یعنی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ لە ڕوویان نایە، ناوێرن بڕۆن شەفاعەت بکەن لە ڕۆژی قیامەتدا، بەتەمای نەکبەتێکی بەدبەخت لە قیامە شەفاعەت بۆ تۆ بکات. بتخەڵەتێنی من لە قیامە شەفاعەت بۆ دەکەم، کورهی بەدبەخت، خۆت پێویستە بە شەفاعەتی پێغەمبەرانە سەلامی خوایان لەسەر بێ. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم دێن بۆ لای من دەڵێن ئەی محەممەد صلی الله علیه وسلم تۆ بەڕێزترین کەسی لای خوای گەورە، بڕۆ لای خوای گەورە شەفاعەتمان بۆ بکە. ئەفەرمێ منیش دێم لە ژێرە عەرشی خوای گەورەدا سەجدە بۆ خوای گەورە دەبم، سەجدە بۆ خوای گەورە دەبم، بۆ پەروەردگارم کۆمەڵێک سپاس و ستایشی خوای گەورە دەکەم کە قەت ئەوە سپاسی خوام نەکرد، بە جۆرێک مەدحی خوا دەکەم، سپاسی دەکەم زۆر جیاواز لە سەجدەدام. خوای گەورە دەفەرمێ ئەی محەممەد صلی الله علیه وسلم سەرت بەرز کەرەوە، چی داوایەکت هەیە با بۆ جێبەجێ بکەین. دەفەرمێ سەل تۆعتە وەشفەع توشەفەع، داوات چییە؟ داواکە بکە، خوای گەورە عالمە، شەفاعەتت هەیە، شەفاعەتەکەشت قبوڵە. ئەوش ئەفەرمێ سەرم بەرز دەکەم و دەڵێم ئومەتی یا ڕەب، ئومەتی یا ڕەب، ئومەتی یا ڕەب. سێ جا دەڵێم پەروەردگارم ئومەتەکەم محاسبە بکە و ڕزگاریان بکە لەم ناڕەحەتیە. ئەو حاڵی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، دەگری
لە دنیادا بۆ ئێمە لە قیامەت شەفاعەتمان بۆ دەکات سەری بەرز ناکاتەوە حتا خوای گەورە دەفەرمێت سەرت بەرز کەرەوە چیت دەوێ با بۆت بکەم ئەمە وەفای پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم ئەوە ڕەحم و دڵسۆزەکەیەتی بۆ ئێمەی بێوەفا و بێڕەحم بۆ ئێمەی نامولتەزیم بەم ئیسلامەوە چەندێ دووری نەم ئیسلامە چەندێ دووری نەم ئیسلامە جوانە کە خۆشبەختی دنیا و قیامەتی بەدواوەیە خوای گەورە دەفەرمێ ئەی محەممەد صلى الله عليه وسلم بڕۆ بیخە بەهەشتەوە لە ئومەتەکەت لای دەرگای ڕاستی بەهەشتەوە کۆمەڵە کەسێک بەبێ محاسبە بڕۆ بیان کە بەهەشتەوە بە فەرمانی خوا ئەوە وەفای پێغەمبەری خوا بوو صلى الله عليه وسلم بۆ ئێمە بە وەفایەت شەفاعەتمان بۆ دەکات لای خوای گەورە بەڵام با ئێمەش کارێک بکەین خۆمان و خێزان و ژن و مناڵەکانمان لە ڕوومان بێ لە ڕۆژی قیامەتە کە بەر شەفاعەتی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم شایەنی ئەوە بین شایەن ئاخر ناکرێتەوە لە هەموو کردار و ڕەفتارێکدا لە هەموو قسەیەکدا مخالفەی ئەم ئیسلامە بکەیت و بڵێ قیامەت پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم شەفاعەتم بۆ دەکات شتی وا نابێت ئەبێ شوێنی بکەوی هەنگاو بە هەنگاو ئەوە نەیتوانات هەیە جامە کورتەیەک بوو لە وەفای پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لە ڕەحم و بەزەیی ئەو بەرامبەر بە ئێمەی بێوەفا هەمومان بێوەفاین لە خۆمەوە تا گشتان بە پێی پێویست وەفامان بۆ پێغەمبەری خوا نییە صلی الله عليه وسلم چیمان کردو بۆم ئیسلامە زانایەکی ئەم سەردەمە کە پێڵێن شێخ مقبل ڕەحمەتی خوای لێبێ وەفاتی کردووە ئەڵێ کاتێک کە ڕیشم سپی تێکەوت ئاوا ڕیشی خۆم ڕاکێشاوتم ئەی مقبل چیت کردو بۆم ئیسلامە یە عالمێکی زۆر گەور بە چەند هەزار قوتابی هەبوو چەند هەزار لەو مەدرسەی ئەودا بە هەزارەها نەفەر حافظ قورئان بوو ئێشتا دەڵێ چیم کردو بۆم ئیسلامە چیت کردو بۆ ئیسلام ئەی ئێمە چیمان کردووە هیچمان نەکردووە بۆیە لە کۆتاییدا دەڵێن ئینشاءڵڵا بە ئاگامان لە خۆمان بێت یەک خاڵەکەی لە کۆتایی دەمێ باسی کەم خۆشەویستان ئەو کەسانی کە زەکاتان هەیە زەکاتەکەتان ئەگەر زۆرە باسیشم کرد هەفتەی پێشوو مەیدەن بە یەک نەفەر ئەگەر زۆرە تۆ 2-3 ملیۆن پارەت پێ زیاتر کەمتە چەند دەفتەر پارەی پێ کابرا جارێ 6-7 دەفتەر پارەیەکی دا بە یەک نەفەرێک لە کرێچێتی ڕزگاری ئەکا بۆ نمونە سەدەها نەفەری تریشێ کرێخانوەکان پێ نادرێ کاکە تۆ هەوڵ بدە لە جیاتی ئەوەی نەفەرێک لێ کرێخان و ڕزگارکەی 20 نەفەر 30 نەفەر 50 نەفەر بدۆزەرەوە خەڵکی فەقیر و هەژار بڵێ هەتا ڕەمەزانەکەت کرێخانەکەدا لەسەرم لێتر کابرا وازانە کرێخانوو نادێت کرێکی نییە بۆ نەفەرێک ڕزگارەکەی ئایا نەفەرێ دڵخۆشکەی باشترە یا 10 نەفەر و 20 نەفەر نەفەرێک لە ناڕەحەتی ڕزگارکەی باشترە یا 10 نەفەر و 20 نەفەر کامیان باشترە کابرا کە کرێخانەکەت بۆ داوا ئەزانێ کرێکی نییە بۆیە حەچی پارەتانی مەیدەن بە نەفەرێک بیدەن بە چەند نەفەرێک کابرا 5 ملیۆنی پێدا بە یەک نەفەر نە بیدەنە 10 نەفەر 15 نەفەر 20 نەفەر با چەند کەسێ دڵخۆش بێ و ناڕەحەتی خۆیان پێ جێبەجێکە خۆشەویستان سبلیتەکانمان هەندێکی سوتا بوو چاکمان کردەوە بەخوا نزیکی 900,000 تێچووە ماتۆری سوتا بوو پێویستمان بە سبلیتی شەبێ ئەگەر کەسێک حەزی لێی بێ هەر کەسێکیش دەوێت پارەکەمان بۆ واصڵکە ناوی وەستاکە و شوێنەکەی پێڵین قەرزارین پارە مەدەن بە ئێمە خۆتان بیبەن شوێنەکەتان پێڵین بۆمان چەندێ توانات هەیە بۆمان دەبرکن خوا پاداشتی خێتان بدات اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني دعوي دعاي خيريان كدوا خوايا أواني كيشون مشكليان هي بيان حلكي بيان آسان كي أواني نخوشن لأن خوش خانة كانوا لماله خوايا الشفاء بدي أواني خنبار خوايا ضل خوش يعني كي أواني قرزار خوايا قرزاريان بدبركي خوايا أواني ئیمانیان ضعیفە خوایان هیدایەتیان بدەی خوایان خوشکە بە ڕێزەکانمان کە سافیرن هیدایەتیان بدەی خوایان غیرەت بە پیاوەکانیشیان ببەخشی یا رب العالمین بۆی خێزانەکانیان داپۆشراو بێ یا ربی خوایە هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزین یا ربی خوایە وامان لێ بکەی وەفامان هەبێ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئەم ئیسلامە جوانە لەسەری بمانژێنە یا رب العالمین لەسەری بمامرێنە آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين